من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. بەرنامەی بەخشین بە هاوکاری و دەستگیرەکانی ئێوەی خێرخواز و بەخشندا هەر جارە و ماڵێکی هەژاری نەداری خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش دەکات لە هەرێمی کوردستان. بەڵام بەرنامەی ئەم جارەمان جیاواز لە هەموو بەرنامەکانی ترمان 6 ساڵ بەر لە ئیستا سەردانی ماڵێکمان کرد پڕی بوو لە نەهامەتی و ناخۆشی و فرمێسک و نەخۆشی. بەڵام ئێوەی خێرخواز و دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 6 ساڵ بەردەوام هاوکاری بەرنامەی بەخشینتان کرد بۆ ئەوەی ئەو نەخۆشەی کە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە بە ئێوەمان ناسان بەردەوام بن لە هاوکاری کۆمەچی و 8 جار بۆ دەرەوەی وڵات بۆ وڵاتی ئێران و 2 جار بۆ هیندستان تا ئەم ساتە وەختە ئێوەی خێرخواز و بەخشندا بەردەوام هاوکاری کۆمەچی بەرنامەی بەخشین بوون. بەرنامەی بەخشینش بە هەمان شێوە نەیهێشت ئەم خانەوادا هەژار و بێسەرپەرشت و بێباوکە ناڕەحەت بن لەوە زیاتر بەردەوام هاوکاری کردن. ئەمانەوەی لاڵقەی ئەم جارەدا کاکەڕاوەتان پێ بناسێنەوە کە 6 ساڵ بەر لە ئیستا بەرنامەی بەخشین بەرنامەی بۆ کرد و بە ئێوەی ناسان. کاکەڕەوە ئەو کاتە ژیانی زۆر لە مەترسیدا بوو، زۆر ناڕەحەت و زۆر دڵتەنگ بوو. تەنانەت نەیتوانی نان بخوات و نەیتوانی وەکو هاوڕێکانی بچێتە دەرەوە و یاری بکات و بگرە. زۆر جار هاوڕێکانی خۆیان لێ دوورە خستەوە. بەڵام بابزانین بە هاوکاریەکانی ئێوە، بە کۆمەچیەکانی ئێوە، بە دڵسۆزی ئێوە دوای 6 ساڵ کاکەڕەوە چۆن گۆڕانکاری لە ژیانی کرا و ئێستا چۆنە و چۆن ئەچێتە دەرەوە و هاوکاری و کۆمەچیەکانی ئێوە چۆن دڵی ئەوانی خۆش کرد. لەگەڵمانە بن. دەی 2002 بە کارەساتێکی دڵتەزێن کە من پیاوەکەم و شوبراکەم لە دەستدا و گیانیان لە دەستدا و کوڕەکەشم ئابە و حادسەی کارەباوە دەم و چاو و سەر و قاچ و هەموو گیانی سوتاوە و شێواوە کە من و دایکی 5 مناڵم 4 کچ و ئەو دانە کوڕم هەیە. کوڕەکەم دوای هەمان هەستا لە خەوێ منیش تدا ئەجلەکانم بۆ بێنە و خۆم دەگۆڕم بۆ مەکتەب. ئەمنیش دلەکانم بۆ داناوتم کوڕم بڕۆ دەمت چاوت بشۆ چوە حەمامەکە دەمت چاوی بشوە یەکسەر گرمش نەکات وەکو پلانێزێک دەنگی بێت تەقێمش لە ناکاو غارم دا حەمامەکە و گەدیم کوڕەکە ئاگری لێ بەرزە بووە. ئەم کوڕم کە بە ناوی ڕەواحەلی حەسەن کە ئەوە ئێستا دەمت چاوی ئاشێواوە و تەنیا ڕوحەکەی لە ژیانە ماوە. منیش ڕام کرد کە لە کارەباکەی بیکەمەوە یەکسەر منیش کارەبا گرتمی کەوتمە حەمامەکە هیچ زمانم نەبوو کە قسە بکەم. دووەم باوکی هات پەلاماریدا قاچی گرت یەکسەر کارەباکە باوکی فڕێدا دەرەوە. دوای ئەوەش لەوێ هەستایەوەت هات لە فلاکەکە ببژێنێتەوە لەوێ یەکسەر کارەبا گرتی و گیانی لە دەستدا بەهۆی مردنی باوکو و مامەکەشی لە تاوان هاتبوو دەستیدا لە جامخانەکە نەیزانی گەر جامخانەکە کارەباکەی کەوتوتە سەرێ.
لەو کاتەوە هەردووچیان گیانیان لەدەستدا. سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان بە خێراتنی ئێوەی بەڕێز دەکەم بە خێراتنی کەناڵی پێیان کە بەرنامەی بەخشین هەستا بە هاوکاری ڕەوای کە لە سەرەتای لە 2010ەوە حادیسێکی کارەساتێکی دڵتەزێن بەسەر ماڵی ئێمەدا هات. ئەوە بوو کە ڕەوا زۆر بە سەختی ینی سوتاوە هەموو گیانی ئومێدی چاکبوونەوەی نەبوو. بابوو مامیشی هەردووکیان بەداخەوە گیانیان لەدەستدا و کاتە یعنی لەو کاتەدا بەڕاستی ژیانی مە زۆر بەرەو ناخۆشی چوو. یعنی زۆر ئەوەی بڵێن هەوڵمدا لە هەمووی کە هەتا ئەوەی لە ئیمکانیەتمدا هەبوو نیازی ئەوم هەبوو بینێرینە دەرەوە هەر کوتیان لە ڕێی ئەوانەوە لە ڕێ و حکوومەتەی بۆت بەڕێ ئەکرێ هەموو هاوکاری خۆم هەموو هەوڵی خۆمدا ئەویش بەداخەوە لەوێ پێیان گوتم ئاخیر جار کە بردمان بۆ سلێمانێ پێیان گوتم گوتیان هیچ هەوڵی بۆ مەدە و هیچ ئاورد لێ نادەنەوە ئەوە بۆ فەقیر ناکرێ. ئەمیش هەستان مەهانام بۆ بەرنامەی بەخشین برد. سوپاس بۆ خوا سوپاس بۆ بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخواز ئەو کاتە بە فریای ئێمە هاتن کەەوە بوو هاوکاری ڕەوایان کرد. یەکەم جار کە بردمانە هەولێرێ حەمەلیاتێکی بۆ کرا کە زانیان لەوێ چارەی ناکرێ ئەو جار بەڕێی ئێرانیان کرد هەر لە ڕێی بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخوازەوە لەوێش 8 کەڕەتان چوو ئێرانێدی وردەوردە ینی وەزی زۆر خراپ بوو بەڵام لەخوا بە زیادبی لەوێ وردەوردە حەمەلیاتەکانی بۆ کراوە بەرەو باشی و هەتا جارێکیان تەلەفۆنیان کرد لە ئێرانێ وتیان ینی هەواڵێکی زۆر ناخۆشن پێکە ڕەوا هەردووک چاوێکی دابەزی بوو. ینی بۆ من ئەو کاتێ هەر زۆر ناخۆش بوو ئومێدی هیچم نەبوو بەس سوپاسی خوامە کرد و یعنی چاوەڕێ ئەوە بووم کە هەواڵێکی خۆشم بێ لەخوای بە زیادبی لە ڕێی بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخوازەوە توانیان حەمەلیاتی چاویشیان بۆ کردووە. دواتر چاوی کەشی دابەزی ئەوشی هەر حەمەلیاتەکە هەر لە ڕێی بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخواز. دواتر یعنی ئەو دەمارێکیان بۆ دانا لێرەوەکو محەممەد ئیبراهیم ئاماژەی پێکرد. دواتر هەر لەوێ کە ئەو حەمەلیاتیان بۆ کردن کاتێکی زۆریەویست و پارێک یەکجار زۆریەویستەوە لە خەیاڵی مەدا نەبوو ئەگەر نەک بە من بە هەموو خزمەکانیش مەستابان ئەو شتیان بۆ نەئەکرا لە ئیمکانیەتی هیچ کەسێکدا نەبوو لەبەرەوەی مەصرفێکی زۆریەویست و کاتیشی زۆریەویست ئەوە بۆ هەوڵیاندا نادیانە هیندستان 2 جار هەر لە ڕێی بەرنامەی بەخشین و خەڵکی خێرخوازەوە من لێرەوە دەستخۆشیان لێکەم لەخوای بە زیادبی ئێستاش نەتیجەکەی لە سەدا زۆری باشە. دەمی قەپاتە بێت چونکە دەمی بچووکە بێتەوە 3 حەمەلیاتمان بەس ئیدەمی کردووە ئاوە گەورەیەکەن دەمی ئەنوقێتەوە ئەو گۆشتە زیاکە دەمی بۆ یەک دێتەوە. ئێستا شانە سێکە ڕەت هەڵەسمەوە سەری تەماشای دەمیەکەم ئەڵم خوا لە نەکاو دەمی بژێرێ و ئەڵم لە نەکاو دەمی بژێرێ و یعنی هەناسە نەدا نزیکە گەجیانی لە دەستدا ئەو کوڕە بخنچێ هەناسەی نە شاناڵێدا ئەتەنگە نەفەسە بم بڵێم لە چاو پێشدان لەبەرەوەی جاری وا هەبوو هەر لێرە بە پەلا ئەمە تەلەفۆنمان بۆ ئێوە ئەکرد ئەنی دەمی قەپاتە بوای لێ هات بە قەسەمیشتمان بەزاریدا ئەکرد بخۆشتان لە پێشداریتان بەس لەخوای بە زیادبی ئێستا باشە لێکی نەماوە ینی هەتا حەدێکی زۆر باش بووە. سوپاس بۆ خوا سوپاس بۆ کەناڵی بەخشین و ستافی کەناڵی بەخشینیش سوپاس بۆ خێرخوازان کە هەموو ئەو خێرخوازانی هاوکاری ئێمەیان کردووە و ئەگەر بە پارەش نەبی ئەگەر بە دوحایەکیش بی ئەمن هەر لیان مەمنون ئینشاڵڵا خوای گەورە پاداشتیان دەداتەوە لەبەرەوەی بەڕاستی ئەو ناخۆشی کە بەسەر ژیانی مندا هات باوەڕ ناکەم لە هەموو جیهان گەڕی لەوانەیە 3-4 کەسی وەک من ژیانیان ئاوا قرس نەبووبی بە سوپاس بۆ خوا کە خەڵکی خێرخواز دەستی بەرنەداون هەتا ئێستاش لەگەڵدابی ئەمن ئەو کاتەش کە بەرنامەم کە چاوەڕی ئەوەی نەبووم یعنی هیچ نەچاوەڕی خانووی بووم نەچاوەڕی مەصرفی ژیانیش بووم تەنها ئەو داواکارم ئەو بەس ئەو کوڕە بگەڕێتەوە نامان کە بابیشی ڕۆیی کاسبکارێکی وام نەبوو کە بڵێم ئیمکانیەتی ئەوم هەبی ئەمن یارمەتی بدەم ئەوەی کە بۆ خۆشم لەو ڕێوەعنی هەر نارێک کە پێم دابن هەمووی خێرخوازان بووە کە من توانی بمە بیدەمەوان لێ مەصرفی بکەن لەبەرەوەی من محاشمە لە سەرەتادا بوو کە ئاماژەم پێکرد سەرەتا محاشیشی بڕا دوایی بەرنامەکەی بەخشین بوو کە محاشیان بۆ چاکردینەوە محاشیان پێداینەوە بەڵام محاشەکە بەشی ئەوەی ناکە خۆتەزانی 6 سەرخێزان یعنی 5 منداڵن هەمووشیان تەلەبەنە هیچ کاسبکارێکیشم نەبوو هیچ داهاتێکم نەبوو محاشەکە تەنها بەشی بژێوی منداڵان یەکرد ئیدی ئیوە نەبوو کە پێی بنێرمە دەرەوە
نەک من بۆ هەر کەسێکی هەبایە باوەڕ ناکەم ئەوەندە محاشە بەشی ئەوەی بکە کە نەخۆشەکی وای پێ بنێریە دەرەوەی وڵات. جا بۆیە من سوپاسی ئەو خێرخوازانەکەم یا خوانمونیان هەر زۆربی بۆ هەموو ئەو نەخۆشانی کە هاوکاریانەکەن. خوای گەورە چەند بە خەڵکی خێرخوا یعنی چەند بە فەقیرێ بەخشن چەند بە نەخۆشیە بەخشن خوا دوو ئەوەندەیان بۆ بێتەوە ڕێ. ئەم نەخۆشە بەهۆی ڕووداوی کارەباوە تووشی سووتانی ڕوخساری بووە کە هەموو بەشەکانی لێوی خوارەوەی و لێوی سەرەوەی لە ناو چووە. جگەلەوەی کە شەویلگەشی بە تەواوی لە ناو چووە، شەویلگەی خوارەوەشی لە ناو چووە، هەموو ددانەکانی کەوتون و ئێستاش هیچ پووکێکی نییە کە بیەوێت ددانی لەسەردا بنرێت. دوو سێ ددانی لە لاکانەوە ماوە و بارودۆخیشی لە قۆناغی یەکەم کە ئێمەیشمان بۆ کردووە پووکی خوارەوەیمان بۆ دروست کردووە و هەندێک بەشی لێوی خوارەوەیمان بۆ لێوی سەرەوەی بەکارهێناوە و لە قۆناغێکی ترە ئەمانەوێ ئەم بەشە ببڕین تاوەکو بەشێک لە لێوی سەرەوەی گەورەتر و پانتر بێت و بۆ قۆناغەکانی ترە بێ پشکنین بکەینەوە تا بزانین تا چ ڕادەیەک پێویستمان بە چاکردنەوەی ئێسکەکانی شەویلگەی واتە سەرەوە و شەویلگەی خوارەوەی هەیە کە ئینشاءڵڵا بکرێ دواتر ددانی بۆ بچێنینەوە و ددانی بۆ دابنین تا بتوانێت سوودیان لێوەرگرێ. ئێستا ناتوانێت هیچ شتێ بخوایە بجوێت وابێ ئەو خواردنەی ئەیدرێتێ خواردنێکی شل بێت کە بتوانێت سوود لە خواردنەشلەکان وەربگرێ. و ئێستا لەبەر ئەوەی نەشەویلگەی سەرەوە و نەهی خوار و نەددانیشی ماوە ناتوانێت سوودی لێوەرگرێ. هەروەها ئەم لێوەی خوارەوەی هەر نەماوە وا بێ ئێمە نەشتەرگەرێکی ترمان هەیە کە تێیدا بۆ لێوی خوارەوەی چەند ماسوولکەیەک دابنین تاوەکو بتوانێت کەمێک لێوی سەرەوە و لێوی خوارەوەی بۆ سەرەوە بجوڵێنێ تاوەکو دەمی داخرێ و لیکی دەمی بە بەردەوامی نەڕژێت وا بێ ئەمەی بۆ بکرێ. بەهەرحاڵ ئەمە نەخۆشێکە کە پێویستی بەکارێکی زۆر و نەشتەرگەری زۆر هەیە. ئەم بەشانەی سەری ئێسکی نەماوە وابێ ئەم بەشەی سەری کە پێشتر قەپاغی بۆ دانراوە و داپۆشراوە ئەبێ ئەم بەشەی ئێسکی بۆ دابنرێ تاوەکو لە بەرکەوتن و شتیوا بپارێزرێ. ئەوە پشتی سەریشی ئەبێ ڕووپۆشێکی بۆ دابنرێ تاوەکو بتوانین ئەم بەشەی سەریشی داپۆشین و بتوانێ مووی لێ بڕوێتەوە و لە ڕووی جوانیەوە کەمێک جوانتر ببێتەوە. هەرچۆن بێ ئەم نەخۆشە گرفتی زۆرە و دواتر نەشتەرگەری جۆرا جۆریە بێت کە تا ڕادەیەک بتوانین حاڵەتی سروشتی نەخۆشەکە بەدەست بهێنینەوە. ئەگەری چەند نەشتەرگەری هەیە؟ چەند نەشتەرگەری ئەمە ئێستا دیار نییە. ئەبێ ئێمە دەمی بکەینەوە و دواتر ئەبێ تیشک و ستیەسکەنی بۆ بکەین هەروەها 3D تاوەکو بزانین بارودۆخی شەویلگەی چۆن چۆنیە تاوەکو نەشتەرگەریەکانی دیاری بکرێ. لەوانەیە بەلانی کەمەوە 5 قۆناغ نەشتەرگەری پێویست بێ تەنها بۆ دروستبوونەوەی بەشی ڕوخساری و بۆ بەشی سەری 2 تا 3 جار نەشتەرگەری ئەوێت. سەرەتا ئەم بەشەیە بێ ئێسکی بۆ دابنرێ پاشان پشتی سەریشی دووبارە چاک بکەینەوە و پشتی سەریشی مووی لێ بچێنرێتەوە. بەخشین زۆر باش بووین پێشتر چۆن بوو ئێستا چۆنی؟ یەکەم جار نان تێنە دەخورا نان پێم دەخورا لیکایشمە دەتە خوارێ بەڵام زۆر داردوومە. ئێستا توانین نان بخۆی؟ لیکیشن نەماوە نییە؟ نەخێر لەخوا بەجیانی بەڵێ. ئەی وڵاتانە چۆن بوون خۆش بوون؟ چ وڵاتێک زۆر خۆش بوو؟ ئێران یان هیندستان؟ هیندستان خۆش بوو؟ چی لێ بوو هیندستان؟ دارشتی سەیری
شتی سەیری لێ بوو ناڵێ لە وڵاتی خۆمان ئەو شتانە نەبوو بەڵێ چەند عەمەلیاتت بۆ کرا هاي ساري كم عملياتك بكرة ساري دونيش نظام ندو بنفسي استفادەی باش کرد ناڵێ سوودی هەبوو ناڵێ بەڵێ ئەی چەند مایەوە لەوێ زۆر مایەوە لە هیندستان جوان گشتر بو دوو مانگ گوشتێ ناڵێ خواردنیان چۆن بوو لە هیندستان زۆر تیژ بوو هەموو تیژ بوو تون بوو بەڵێ ئەتخوارد ئەتوانی پێخۆی دەکەنی زۆر دەکەن تێخورا بەڵێ ئەتوێ ساوەزە چۆنە ئێستا پێمان بڵێ ئێستا زۆر باشم نەخوارد زیاد ئێستا ئەسمە دەرەوەکان ناڵە ئەسم لە دەرە یاری دەکەم لەگەڵ هاوڕێکەکان چیارێک زۆرەکەی تۆپانە تۆپانە زۆرەکەی ڕەوا وەکو باوکە خۆی دەچێتەوە تا ڕزمەکەشی کە شێوەی دیارە دەم و چاوی ئەوەندە جوان و ڕێک و پێک بوو لە دوای ئەوەی کە ئەو های بەسەر هات یعنی ڕۆژ لە ڕۆژ حەسەبی بووە دڵی ناسک بووە خواردنی هیچ بۆ خواردنێکی وای بۆ ناخورێ ژیانی دڵێدا نامە شوێنان خەڵک بێزم لێ دەکات لیکم بێرەدا دێتە خوارێدا بۆنم لێ ئەکەن دا بڵم ژیانی زۆر زۆر ناخۆش بە لەو کاتەوە گۆڕانکاریەکان زۆر زۆرن کاگربا لەبەرەوەی یەکەم جار دەمی زۆر زۆر بچووکە بووە هەر بەپەلا ئێستا لە خۆی بە زیادی لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی لیکیەوە لە ڕووی ئەوەی کە دێتە ناو منداڵان پێشدان هەر لە ماڵی خۆماندان یەک منداڵ نەدەوێرا لە تەنیشتی دانیشی نحنی حەسەبیە بوو دایم شەڕی بوو ناوێرایی زۆر بیدوێنی هەرچی ئەو کتوبای دەبووتمان بەڵێ جاری وابوو نەیدێش یعنی هەر کەس بەرەڵقیدا بەس لە خوا بە زیادبی ئێستاوە دەستە ناو منداڵان ئەگەر بخۆی یەک بەخوای جاری وێدێن لە خەوی هەڵەستێنە منداڵ ئەنی هاوڕەکانی دێن لە دەرگایدن باڕەوا بەیارین لەگەڵ پێشتر یاریان لەگەڵ ناکرێت ئێستا خۆیان بانگێت پێشتری هیچ یعنی تێکەڵی نەئەبوون بگرە لێشیە ترسان ئەنی بگری عنی نازانم زۆر هاتوچیان نەئەکرد لەگەڵی تێکەڵ نەئەبوون ئێستا لە خۆی بە زیادبی بەخوا ئەگەر یەک سەعات نەستە دەرێ دێن لە دەرکێ دەڵێن باڕەوا بێ یاریمان لەگەڵ بکات ئێستا زۆر زۆر باشە لە خوا بە زیادبی عەسەبیش نەماوە ئێستا باش نەوەڵای ئێستا زۆر زۆر باشە ئێستا جاری وای من ئەگەر لێ حەسەبی بم ئەو دەنجێ ناکە سپاس بخوا ئەرێ وەڵای ئێستا و کاتێک کە لە هیندستان بوو باوەڕکانی ئەمن پەکم کەوت بوو هیچ کەسم نەبوو بینێرمە بازاڕ ینی پێداویستێکی ماڵت پێ بوێت کەس نەبوو ئێستا هەر شتێکی پێم بوێ تەلەفۆنی بۆ ئەوکەم ڕادێ و ئەچی بۆم دینی پێشی بەخێراتنی بەنامەی بەخشینەکەم و دەستخۆشی لە ستافی بەنامەی بەخشینەکەم کە بە ئەرکی ئێستاوە من وەکو خاڵی ڕەوە دووبارە دەستخۆشتان لێ یەکەم دیارە کاکەڕەوە لە ساڵی 2010 تووشی حادسەیەشکی کارەبا بوو کە کارەبا لێیدا کاکڕەوا بەخۆی بە سەختی بریندار بوو ئێستا دەیبینن لەگەڵ ئەوەشدا باوکی لەگەڵ مامێکی لەو حادسەدا گیانیان لەدەستدا دوای ئەوەی بەرنامەی بەخشین بەرنامەی بۆ کرد و هەوڵیدا لە ڕێگەی بەناوی بەخشینەوە کارێکی خێرخوازی بۆ کاکەڕەوا بکە چکە ڕەوا پێویستی بە دەروی وڵات هەبوو دەبووە سەردانی دەروی وڵات بکە لە ڕێی بەرنامەی بەخشینەوە زیاتر لە 10 جار بردراوەتە دەرەوە 8 جار بۆ ئێران بووە دوای ئەوە 2 جاریش بۆ هیندستان بووە لە ئێراندا کاکڕەوا ئەوانەی لیشی هەبوو وەکو لە بەرنامەکەی پێشتردا دیار بوو بە تەواوی ئەوانە لیشی هەبوو بەردەوام دەبووە خاولیەک هەبێ پێی خاوێن کاتەوە لە دوای ئەوەی سەردانی ئێرانمان کرد لیکەکەیان بڕی وەکو لیک دەمارێکیان لە ڕانی دەرێنە ئەلێران بۆ دانا لیکەکەیان بڕی بەڵام لە ئێران دوای ئەوەی زیاتر لە 8 عملیات کرا دیار بوو ینی تکالیفەشی زۆری دەویە لەگەڵ کاتێکی زۆر دکتۆرەکان گوتیان دەبێ زیاتر لە 5 ساڵ لەبەر دەستمان بی 5 ساڵیش زۆرە هەم بوو مەسرف هەم بوو هاتوچۆ بوو هەموو ینی بەردەوامیش ساڵانە یانی دەبووە ساڵان لێ مابینەوە بۆ ئیتر دوای ئەوە بەنامەی بەخشین بڕیاریدا بینێردە وڵاتی هیندستان لەوێش 2 جار چوین جارێکیان مانگێک لەوێ ماینەوە عملیاتێکی بۆ کرا ئەلێرە باڵۆنیان بۆ دانا ئەلەوەیان باڵۆنیان بۆ دانا
ڕوومەت گەشەی دەکرد پێستەکە گەشەی دەکرد ئەوەی ئەو سوتاویەکەی لابن بەڵام لە جاری یەکەمدا بۆی ئەوەی کە تەمەنەکەی وابوو بچووک بوو ئیلتیهابی کرد دکتۆرەکان نەیانتوانی هیچ ئەوەی بکەن و مەهابڵێ عملیاتی ئەوەی بۆ بکەن عملیاتی جوانکاری بۆ بکەن بەڵام لە جاری دووەمدا دوو باڵۆنیا بۆ دانان یەکیان لێرە یەکیان لە دیوی چەپی لە جاری دووەمدا عملیاتەکانیان سەرکەوتوو بوو هەردووک عملیاتەکانی سەرکەوتوو بوو پێستەکەی تۆزێک ئەوە بوو ینی پێستە سوتاویەکەیان لابرد کە لە سلێمانی عملیاتی بۆ دەکرا سەرەتا دەمی بچووک دەبەوە لە دوای عملیات مانگێک دوو مانگ لە دوای عملیات بەردەوام دەمی بچووک دەبەوە بەڵام لە ئێران ئەوەشیان چارەسەر کرد ئەوەش ئێستا باشە دەمی هەر بۆ خۆیەتی و بچووک نەبووتەوە عملیاتەکانی قورس بوون بۆیە ئەگەر بەرنامەی بەخشین نەبا باوەڕ ناکەم ینی ئەو توانایان هەبە عملیاتی بۆ بکەن وەکو خاڵی ڕەوا زۆر 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 سوپاسی بەرنامەی بەخشین دەکەم دووبارە و زۆر زۆر سوپاسی هەموو ئەو کەسانە ئەەکەم کە یارمەتی کاگڕەوەیان داوە بە هەر چۆنێک بێ دووبارە سوپاسیانەکەم و هیوادارم خی گەورە پاداشتیان باتەوە لە هەموو ئەو کاروکردوانەی کە ئەنجامیان داوە کە بە باشە بووە دووبارە سوپاسیانەکەم ئینشەڵا خوا پاداشتیان باتەوە. ئەو کات موچەتان بڕابوو لە خانوویەکی زۆر ناخۆشیشدا بوون سوپاس بۆخوای گەورە لە بەرنامەی دووەم دوای 6 ساڵ موچەکەتان بۆ گەڕاوەتەوە و خی پەروەردگار شیفایەکی باشی کاکەڕەوای داوە و ئەبین خانووەکەشتان سوپاس بۆخوا لە خانوو ناخۆشەکە ڕزگارتان بوو لە خانوویەکی خۆشدا ئەو گۆڕانکارانە کێ ڕوویدا؟ واللهی ئەو گۆڕانکاریانە هەمووی لە دوای بەرنامەی پێشدان وەکو بینیتان لە بەرنامەی یەکەمدا لە شوێنێکی وا بووین بگری بڵێن هەر وەکو چۆل بوو خانووەکەمان دار بوو لەخوای بە زیادبی لە دوای بەرنامەی کە بە خەڵکی خێرخواست و هەموو هاوکاری هەموو مسلمانان کە ئەو خانووەمان کڕی ئیدی هاتین ئێرە ژیانمان هەمووی گۆڕاعنی بەرەو گۆڕانکاریەکی زۆر ڕۆیی و منداڵەکان بگرێ دڵیان زۆر زۆر خۆشتر بوو هەموو لە دوای ئەوەی کە بەرنامەی بەخشین هەستا بە و هاوکاریەوە هەموو لە دوای ئەوە ڕوویدا و تا ئێستاش هەر لەگەڵمان بەردەوام بوونە لەخوای بە زیادبی ژیانمان زۆر زۆر خۆشە ئەمن تەنها ئەمەوێ لێرەوە ئاماژە بەوە بکەم کە من ناتوانم بە هیچ شتێک پاداشتی ئەو مسلمانانە بدەمەوە کە هاوکاریان کردوون هەتا ئێستاوە ناتوانم چاکەی ئێوە و ئەنی بە تایبەتی تۆ و ستافی کەناڵەکە و کامێرەکان و بەرنامەی بەخشین هەمووی بەحەم و ئەمن تەنها ئەوەندەم لە دەست دێ کە دوحای بەخێریان بۆ بکەم ئەگەنا پاداشتیان لای خی گەورێ و وەقت پاداشتی ئەوانە تەواو نابی کە ئەرکوماندووبوونێکی مرۆڤانەیە ئەرکوماندووبوونێکی زۆر گەورەیە کە هاوکاری سەدان نەخۆشی وەکو ڕەوایان کردووە سەدان هەماڵی وەکو ئێمە هاوکاری کراوە دڵی سەدان هەتیویان خۆش کردووە زۆر زۆر سپاستانەکەم خی گەورە ئەزر و پاداشتان بداتەوە. چەند خۆشە کاتێک ئێوەی خێرخواز و بەخشندا بە هاوکاری و کۆمەچەکانتان بەرنامەی بەخشین ئاوادانەکەنەوە بەرنامەی بەخشینیش هەر جارە و ماڵێک ئاوادان دەکاتەوە و نەهامەتی و ناسۆری و ناڕەحەتیەکانی ژیانیان لە کۆڵ دەکاتەوە. 6 ساڵ بەر لە ئێستا ئەو خۆتان بینیتان لە ئەرشیفەوە ژیان و گوزەرانی ئەم خانەوادا بێ باوکە چۆن بوو کاکەڕەوا ژیانی تاچەند لە مەترسیدا بوو بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بۆ ماوەی 6 ساڵ بەردەوام دەستی ئێمەی کراوە کرد کاکەڕەوا بنێرنە دەرەوەی وڵات و 10 جار سەردانی دەرەوەی وڵاتی پێ بکەین و بەدایان نەشتەرگەری بۆ ئەنجام بدەین و تا هاتە ئەم ئاستەی ئێستا سوپاس بەخوای پەروەردیگار. ساڵانێک بوو کاکەڕەوا نامەوە بەنێو کۆمەڵگا
بەڵام ئێوە ئاشتان کردەوە ساڵانێک بۆ ئەم لە ژوور ناچۆ دەرەوە و بەردەوام بیری لە خۆی کردو ئاخوا بێ کەی بتوانێت تیکەی نان بخوا و کەی بتوانێت بەبێ خاولی بچێتە دەرەوە لە بەرەوەی لیتی ئاهاتە خوارەوە بەڵام سوپاس بۆ خوای پەروەردیگار ئەنجامی هاوکاری کۆمەچیەکانی ئێوە ئەوەیە کە تاکەڕەوە ئێستا دانیشتووە و نانەخوات و ئەچێتە دەرەوە و یاری ئەکەن سوپاس بۆ ئەوەی خێرخواز و بەخشندە سوپاس بۆ ئەوەی دۆستی هەژاران سوپاس بۆ ئەوەی هاوکاری و خەمخۆری هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ئەوان سەرڕای چارەسەری منداڵەکەیان سوپاس بۆ خوای پەروەردیگار ئێستا خاوەن خانی خۆیان و ناوماڵی خۆیان و ژیان و گوزەرانیان تا ڕادەیەکی زۆر باش بووە سوپاس بۆ هەموو ئەوانەی کەەوە هاوکارمان بوون تا ئەم ساتە وەختە هاوکاری کاکەڕەوا بوون و بەدایان نەشتەرگەریتان بۆ ئەنجامدا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 بەرنامەی بەخشین هەمیشە لە خەمی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکدایە هەر جارە بە جۆرێک لە پرۆژەیەکدا خزمەتیان دەکات و بۆ ئەوەی سودمەند بن و لە نەهەمەتی و ناڕەحەتی ژیان تۆزە پشوبەن و تۆزێ بەرەوە پێش بچن بەرنامەی بەخشین ئەم جارە لە پرۆژەیەکی تردا لە ناحەی شۆڕش توانی 55 خاوەن منداڵی بێباو دڵخۆش بکات و بەکردنەوەی خولی دوورمان بۆیان بۆ ئەوەی هەم مەکینەکانیان پێشکەش بکات و هەم فێری دوورمانیان بکات و ئیتر لەمە بەدووە جلی خوان و منداڵەکانیان و ئەگەر بکرێت بژێوێکیش بێ بۆ منداڵە بێباوکەکان لە داهاتوودا ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەردەوام بێت و بۆی ئێمەش پرۆژەی لەم جۆرە بەردەوام بکەین و شتی جوانتر و باشتر پێشکەشی منداڵانی بێباوک و هەژارەکان بکەین لە هەرێمی کوردستان چەند ساتێک لەگەڵمانە بوو سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم دوو ماڵی بێباوکم هەیە بەشداریم کردو لەم خولەدا دەستخۆشی لە مامۆستاکان بەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم یەکەم جارمە لەم خولەدا بەشدار بووم و مەکسی دووری قات و بیجامە جل کوردی بیبڕم و بیدورم ئەمانە گەشتی فێر بوومە و دیمە فێرمانی کردو دەستخۆشی لێ دەکەم مەکسێکم دووری و هێناومە لەم خولەدام ناوە و ئێتر هیوادارم بە دڵیان بێت و هیوادارم سەرکەوتوو بووم لە بەرنامەکەم لەگەڵ ئەوانشە جێ دڵخۆشیە مەچینەکانیان بە هەدێ پێبەخشین و هیوادارم سەرکەوتوو بن ئینشاءالله دەستخۆشی لە هەموو ئامادەبووان و هەموو ئەم بەڕێزانەشەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەن بەڕاستی زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە مامۆستا دڵشاد و هەروە مامۆستا پەیمان و بەڕاستی زۆر ئەزیەتیان خوارد لەگەڵ ئێمەیە من پێشتر بەشداری هیچ خولێکم نەکرد بوو هیچ شتێکیشم لە خەیاتی نازانی بەڵام ئێستا هەستەکەم تۆزێ باشترم لەوسا هیچ نەزان ئێستا دەستخۆشیان لێکم بەڕاستی هاندەری ئەمە بوون بۆ ئەم کارە من خۆم خاوانی چەند مناڵێکی بە باوکم هەوڵی ئەوان بووای لێکردم کە ئێستا دەست بە خەیاتی بکەم هیچ کەسێک نەتوانێت دەستتوانم دەستی مناڵەکانی خۆم بگرم و لەگەڵیان بەردەوام بم بە زۆر سوپاسی ئێوە شەکەم بۆ ئەم بەرنامە جوانەکە یارمەتی ئێمەیاندا لێرە ترسم زۆرە بوو هیچ هیوایەکم نەبوو بە دوورمان بەڵام ئێستا لەخوا بەزیاد بێ ئەوە ئەتوانم کە ترسم لێی نەماوە بتوانم شتێک بدورم یان شتێک دروستکەم بۆ خۆم و بۆ کەسێکی دیش من ئەمڕۆ کراسێکم دووریەوە کە بە دەستی خۆم تا ئێستا ئەنی خۆم بڕوام ناکرد کە بتوانم شتێکی وا بدورم کە دەتوانیم ئەمڕۆ شتە ئامادە بکەم و بیشێنم لەگەڵ خۆمە بەرنامە بەخشینەوە مەکینانەی هەدیە کردوێتە ئێمەش زۆر سوپاسیانەکەین
بە تاکیید سوودێکی باشیە بێ بۆ ئێمە چکە ئێمە پێشتریش مەکینەی نەبوو لە لامان خیاتی بکەین ئێستا زۆر باشە بتوانین بە مەکینەکانی خۆمانیش بکەین لە ماڵەوە. زۆر سپاسی هەموو بەشداربووانەکەم کە لە بەرنامەی بەخشین بەشدار بوونەوە هیوادارم نمونەیان زیاد بێ و کاری جوانتر بکەن و چەنەها کەسی دیکەش بتوانێت لەم بۆکو ئێمە بەشداری بکات و ئەویش شانسێکی هەبێت. دەستان خۆش بێ و خوالیتان بەزیاکە و کە ئەم خولتان کردوتەوە بۆ ئیسفادەی دایکی نازدارانی بێباوک و دەستان خۆش بێ و خوالیتان بەزیاکە و ئەوساکە دەست جل کوردیمانە دووری خۆم جل کوردیم بۆ خۆم و بۆ مناڵی خۆم و بۆ دەرەوەیش ئەم دووری هەنێ جلی تر بوو نەمەزانی ئیسفادەم لەوە کردووە وەکو ئازێ وەکو ماکسی ئەوانم نەئادووری ڕاستیەکەی دەستی مامۆستا خۆش بێ کە ئەوانەی فێرکردین و خوا لە ئێوەش بەزیاوکە و لەویش بەزیاوکە و خوای گەورە پایەدارتان کا و خوای گەورە هەر سەرکەوتوتان کا بۆ خاتری گەورەیەکەی خوا. ئێمە کە مناڵی بێ باوکمان هەیە ئیشەڵا ئیسفادەی لێ ئەەکەین کە ئەو مناڵە بێ باوکانە کە چاوێن ها لە دەست ئێمەوە و ئێمەش بە پشتی خوا بەخواشە و ڕۆژە دەینە دەمیەکەوە خەریکین و هەوڵیان بۆ ئەدەین بە پشتی خوای گەورە ئیتر خوای گەورە ئێوەی سەرکەوتوکە و ئێمەی سەرکەوتوکە بە هەموو شێوەیە بەخوا هەوڵ دەدەین و کۆشەکەکەین و ئیتر بۆ ئەوەی کە ئەو مناڵە بێ باوکانە چاوێن لە دەست کەسۆ نەبێ لە قاتی خوا نەبێ. ئەوەش یەکەی دڵخۆشیە کە ئەو مەکینانەمان پێداو کە ئێمە ئیسفادەی لێ بکەین بۆ مناڵی بێ باوک. فێری ماکسی بووینە فێری ئەزێ بووینە فێری خۆم بەس جلی کوردی مەزانی ئەوەکانترم باش نەئەزانی ماکسیم نازانی جلی کوردیم ئەزانی ماکسیم نازانی ئەزێم نازانی هەنێ ئەو تانەی فێر کردوین مامۆستا من ئەوەکانترم نەئەزانی بەڕاستی بە حەقیقەت تەنها جلی کوردیم دووریوە. بەڵێ کەواو کراسن دووریوە کەواو کراسن دووریوە دامە دەست مامۆستا. خۆشحاڵیەوە زۆر لە هەرە زۆری شتەکان فێری کوردی مامۆستادی من دەستخۆشی لەکەین دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەین و لە بەخشێنش پێشتر ئەوەی کە هاتون ئەم خولە پێشتر هیچی وهامان نەئەزانی بەسەوەتی هاتون خولە باشە خۆنەکەی زۆر باشە فێرمانی کردووە ئێتر لە بە هەموو جلوبەرگێکی ئافرەتانەوە زۆر باش بووە هەتا لە پەردا تا لە پەردەی متبەق لە جلوبەرگی مناڵان زۆر باش بووە ڕاهێنانێکی زۆر باش بوومان ئەوەی جێ دەستخۆشیەکە مەشینەکانە پێدەن سوودمەند ئەبێ زۆرش لێ زۆر خۆشحاڵە لێ سوودمەند بین جێگەی دەستخۆشی و شانازی ئێمەیە. بەڕاستی دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم من ئەلێرەوە کو میوانێک هاتووم بەڕاستیم کارە جوانانم بینیوە بەڕاستی زۆر سوپاسانەکەم کە مەکینانیان بەخشیوە بەوانەی کە بێ باوکنیان بێوەژنن زۆر سوپاسانەکەم بەڕاستی دەستخۆشی لە مامۆستا دیمەن شەکەم بۆم کارە جوانەی کە بە ئەم خەڵکانی بەخشیوە وەکو منیش وەکو ئەوە هاتووم زۆر دەستخۆشیان لێکەم ئیشەڵا هەر ئاوە سەرکەوتووە بن و بەڕاستی زۆر دڵخۆشەکەن ئەم ناڵی کە بێ باوکن و زۆر سوپاس. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە ناوی خوای گەورە بە خێراتی بەرنامەی بەخشینەکەی و ئەنجومەنی شۆڕش نووسینگەی بەرنامەی بەخشین لە شۆڕش کە کاتێک ئەوان هەستاون بەم کارە تەکلیفیان لە من کردکەوە دەرسێک بڵێم ینی بڵێن بۆ دەورەی خەیاتی بتوانم بێڵێمەوە منیش بە خۆشحاڵیەوە پێشوازیم لێ کردن دەورەکەمان 10 ڕۆژ بوو بۆ بەشداربووان 61 بەشدار بوومان هەبوو دایکان و خوشکانی شۆڕش سوودمەند بوون لەم دەورەیە بڕین و دوورین بە هەمان شێوە هەردووکی بەیەکەوە فێربوون جلی مناڵان ئافرەتان جلی کوردی هەموو فێربوون تەنانە جلی دەرەوەش حیجاب و چاکەت و عەزیە و ئەو شتانەش هەموو فێربوون ئیتر مەگەر کەم و کوڕیان نەبوو ئەلحەمدولیلا ینی لە چاو ئەوەی کەوا هیچیان نەئەزانی پێم وانەیە وەبزەم 1-2 کەسیان خەیاتی ئەگەر تۆزێک بیانزانەیە تەنانەت نیانەزانی دەزوو بەکاربێنن بۆ دەرزێکان ئێستا زۆر بە باشی فێربوون ئەلحەمدولیلا و بەرهەمی کارەکەشیان دیارە دوورینی جلەکانیان ئەلحەمدولیلا بە سەرکەوتووی کۆتاییمان پێهێنا 10 ڕۆژ بوو ئیتر زۆر سوپاستانەکەم هیوادارم سەرکەوتوو بن و کاری باشتری بەدواوە بێ ئینشاءالله و ئەم دایک و خوشکانش بەڕاستی پێویستیان بەوە بوو یعنی بەرهەمی دەستی خۆیان هەبێت ئێستا لەم خەیرانە و لەم پارە نەبوونیە
بتوانن بەرهەمی دەستی خۆیانە بێت هەر چاویان لە معاش نەبێت و چاویان لە پارە نەبێت بتوانن ئیشێکی دەستی خۆیان هەبێت تا مناڵەکانیانی پێ بەخێوکەن. بەرهەمەکانیان وەکو قاچبی جامی مناڵ، مەکسی، جلی کوردی، کەوا، هێلک، ڕۆب، چاکەت، عەزی دەرەوە هەمویان دووری بە ئەوەی کە فێر بوونە ڕۆژانە من پرسیارم لێ کردوون ئەوەی کە ئەمڕۆ خوێندومانە بۆ بەیانی ئەیان دووری و ئەیان هێنایەوە تا بزانم لە چ شوێنێکا غەڵەتیان هەیە دووبارەی نەکەنەوە. ئەلحەمدولیلا زۆر باش بوون. ئیتر من خراپەیەکی نابینم زاهیری ئەگەر هەروە بەردەوام بن ئینشاءالله زۆر کەس ئیسفادەیان لێ کات و ئەبێت بەرهەمی دەستی خۆیان نەخۆن. ئەو کارە جوانەی کە بەرنامەی بەخشین کردی یەکی مەکینەیەک بوو بۆ ئەو فێرخوازانە لەبەر ئەوەی ئەو بتوانێت لە ماڵەوە ئیش و کارەکەی خۆی بەردەوام بێت لەبەرەوەی ئەگەر ئەم مەکینەکەی نەبێت بڕاتەوە لە ماڵەوە بیری ئەچێتەوە و ناتوانێت لەسەر کارەکەی بەردەوام بێت. بەڵام ئەلحەمدولیلا ئەوان سەر و مەکینەیان بۆ دابین کردوون لە ماڵەوە ئەتوانن درێژە بە کارەکەیان بدەن ئینشاءالله زۆر بە باشی بەڕێوە ببن. زۆر دەستخۆشیان لێ یەکەم خی گەورە پاداشتیان بداتەوە هەوڵ بدەن زیاتر ببەخشن تا بەخشینیش بەردەوام بێت لەسەر کارەکانی لەبەر ئەوەی دڵی مناڵێکی هەتی و خۆش ئەەکەن لەو ڕۆژەوە چەندەها بڵێن بە هەزاران دوعای خێرتان بۆ هاتووە بۆ ئەو کەسێکەوە هەڵ ئەسێت تەنها بە 1,250 بێت تاوەکو چەندێک کە خی گەورە پێی بەخشیوە لە دڵی دەرەچێ و ئەیدا بەخەڵە بەخشین. بەناوی خدای بەخشندۆ میهرەبان دارا ئێمە ئەمڕۆ لێرەدا ئاهەنگی کۆتایی ئەم فێربوونی خولی دوورمانە کە بۆ دایکانی مناڵانی بێسەرپەرشتی مناڵانی بێ باوکەکەن کردبمانەوە. دارە ئێمە لێرەوەکو ئەنجومەنی ڕێکخراوی خوشکانی شۆڕشی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بە یارمەتی نووسنگەی بەرنامەی بەخشین لە سنووری شۆڕشە هەستاوین باکردنەوەی ئەم خولە ئەو خوشکە بە ڕێزەمان بۆ ماوەی 10 ڕۆژ لەگەڵ ئەم خوشکانەیە بووە لەخوای گەورە بەزات بێت توانایەکی باشیان هەیە باش فێربوونە لەگەڵ ئەوەی بەرنامەی بەخشین خوا پاداشتیان باتە مەکینەکانە دابین کردو بۆ ئەم خوشکانە کە نزیکەی 6 بۆ بەسەرەوە لە خوشکان بەشداری بوونە کە هەریەکان نزیکەی 4 و 5 و 6 سەرپەرشتی مناڵی بێ باوکەکەن لەخوای گەورە بەزیاد بێ توانیویانە ئاستێکی باش ببڕن بە باشی فێربوونە لە ئەنواع جۆری دوورمانی مەکسی لە جلوبەرگی جلی کوردی بەکەوا و کۆڵوانە و سەڵتە و هێلک و قاتوبجامەی مناڵان ئەو جلوبەرگانی بەعام بۆ ئافرەتان پێویستە فێرکراون و توانایەکی باشیان هەیە باش فێربنە لەخوا بەزیاد بێن. زۆر سوپاسی خێرخوازانەکەین کە بە یارمەتی بەرنامەی بەخشین هەستاون بە سەرپەرشتیکردنی ئەم پرۆژەیە. دیارە لەم کاتی قەیرانەیە لەم وەزع ئابووری خراپەیە ئەمە کارێکی خێرخوازی زۆر گەورەیە بۆ ئەم ئافرەتانە کە گەرەکیان سەرپەرشتە مناڵێکی هەتی ئەکەن کە لەم کاتیا لایەنێکی ئابووری باشە بۆ ئەوان کە بتوانن تەنها جلوبەرگی منداڵەکانی خۆیشیان بدرون نەیبنە لای خەیات ئەو بۆ ئەوان بگەڕێتەوە هەر زۆرە. دیارە زۆر سپاس و دەستخۆشیمان بۆ بەرنامەی بەخشین و خێرخوازانیشی وادارین لەم کارە خێرخوازیە بەردەوام بن و بتوانین لە داهاتوویەکی نزیکدا ئینشاءالله هیچ نەبێ منداڵانی بێباوک نەهێڵین لە ناڕەحەتی و تەنگانەیە بن و بێگومان وەک حەدیسەکەی پێغەمبەری خوا فەرمێ من و ئەو کەسە سەرپەرشتی منداڵی هەتی ئەکا لە بەهەشتا پێکەوین ئاماژەی بە هەردوو پەنجەی خۆی کردووە ئینشاءالله هەم دایکانی منداڵان هەم ئەو کەسانی کە یارمەتی ئەم پرۆژەیەیاندا پشتیوانی خوا گەورە لەگەڵ پێغەمبەری خوا لە ڕۆژی قیامەتا پێکەوە بن لە بەهەشتا ئینشاءالله. ئێمە وەکو نووسنگەی شۆڕشی بەرنامەی بەخشین لەگەڵ بەشی خێرخوازی ئەنجومەنی شۆڕش هەڵساین بۆ خولێکی خەیاتی بۆ نێزگەی 6 ئافرەتی بێسەرپەرشتیار خولێکی سەرکەوتوو بوو بۆ ئەمڕۆ ئەم قەیرانی دارایی هەموو کوردستانی گرتووەتەوە بە تایبەتی زیاتر شۆڕشی گرتووەتەوە ئێرە زیاتر خۆی قەیرانی هەبوو ئێستا قەیرانەکە زیاتر ئێری گرتووەتەوە لەبەر خەڵکی هەژار و نەداری لێیە. اینجا ئەمەمان لە هەموو بە زۆرتر زانی لەم ڕۆژەیە حەمد بەخوا سەرکەوتوو بوو لەم وتمان ئەگەر هەر نەبێ خەیاتی ماڵ و منداڵی خوان مناڵەکانی خوان بەشی ماڵ منداڵەکە خوان پاری پێ نەدەن لەم ڕۆژەیە زۆرە ئەگەر بتوانن لە داهاتووشە بۆ شتێکی پێ پەیداکەن کار و کاسبێکی پێکەن احتیاجی دەستی خەڵک نەبن چیان لە قاپی خەڵک نەبێ لەبەر ئەوە ئەلم ڕۆژە زۆر بە پێویستمان زانی خی گەورە پاداشتان باتەوە خوا زاتان باتەوە خی گەورە پاداشتی و کەسانش باتەوە هاوکاریمانی کرد هەل لێرەوە کە هاوکاریمانی کردو هەم لە بەرنامەی بەخشینش خی گەورە پاداشتیان باتەوە ئەو کەسانی کە دەوڵەمەند هاوکاریمانەکەن داوای لەکەین دایمە هاوکاریماکەن بەشکی ئەمەش بتوانێت خزمەتی ئەم خەڵکە هەژار و ئەم نەدارانی پێ بکەن خی گەورە پاداشتان دەخوازایەوەش باتەوە خواستان کرد.
بەرنامەی بەخشین بە هاوکاری و دەستگیری و بەخشندەی ئێوە توانی لە ناحەی شۆڕش زیاد لە 55 سەرپەرشتاری منداڵی بێباو دڵخۆش بکات هەم بە کردنەوەی خولەکە و دواتر بە بەخشینی مەکینەکان. هەر کات ئێوە ئەبەخشن دڵنیابن لەوەی ئێمەش لە بەرنامەی بەخشین بە هاوکاریەکانی ئێوە دڵی خەڵکانێک بەم جۆرە خۆشەکەین و سات لە دوای سات و ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەی نایەب و پرۆژەی خزمەتگوزاری پێشکەشی سەرپەرشتارانی منداڵانی بێباوک و هەژار و نەدار لە هەرێمی کوردستان دەکەین. ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئاوا بەردەوام بێ و بەرنامەی بەخشینیش ڕۆژ لە دوای ڕۆژ لە خزمەتی هەژاران و نەدارانی هەرێمی کوردستاندا بێت. ئەگەرچی قەیرانی داراییە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک بێت کەسابەت دەبێت و موچە ئەبرێت و لێ ئەبرن و کەمەکرێتەوە، بەڵام بە هاوکاری و ئێوەی خێرخواز و بەخشندە و دڵسۆزی هەژاران و نەداران بەرنامەی بەخشین ڕۆژ لە دوای ڕۆژ پرۆژەی جوانتر و خزمەتگوزاری باشتر پێشکەشی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان دەکات. ماڵتان ئاوەدان بێ، سفرەتان ڕازاوە بێ، دوور بن لە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی و ناخۆشی لە ژیانتاندا، لە دوا ڕۆژشدا خی پەروەردگار بە بەهشتی نەبراوە پاداشتان بداتەوە. تا بەرنامەیەک تر پێتان شاد دەبینەوە، بە خی پەروەردگارتان ئەسپێرین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.